بینەرانی عزیزی کورسات ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی وێنەگرافی دێنەوتیداری وێزیز و خۆشەویست کەسایەتی خۆشەویست و هونەرمەندی پێکەرساز مامۆستا دارا حەمەساعید ئەم هەفتەیە میوانی بەرنامەی وێنەگرافیە. مامۆستا دارا حەمەساعید ئاشکراکێکەکە لە ئایکۆنە دیارەکانی بواری هونەری پێکەرسازی لە کوردستان. ساڵانێکی زۆرە زیاتر لە نیو سەدەیە سەرقاڵی کارکردنە لەو بوارەدا و کارەکانی لە ئاستێکی جیهانیدان. زۆر پێشانگای تایبەت و پێشانگای گشتی بەشداری کردووەوە کارەکانی لە ناوەوەی کوردستان و لە درەوی کوردستان دانراون و جێگە دەستی دیارە و چەندین کاری لەسەر شەقامەکانی ئەم شارە لە سلێمانی و لە هەموو کوردستان پێشکەش کردووە و لە وڵاتی ئیتالیا ساڵانێکی زۆر خوێندوێتی و بڕوانامی تایبەتی لەم بوارە بەدەستێناوە. هاوکات مامۆستا کوڕی گەڕەکی دەرگەزێنە و خاوەنی ئەرشیفێکی دەوڵەمەندی ئەو ساڵانەیە کە لە سلێمانی ژیاوە کە لە دەرگەزێن ژیاوەوە ئەو ساڵانی کە لە ئیتالیا ژیاوە ساڵانێکی زۆر مامۆستای پەیمانگای هونەرە جوانەکان بووە، مامۆستای کۆلێژی هونەر بووە لە زانکۆی سلێمانی. مامۆستا گیان ئەم کاتت باش. زۆر سواس بۆ جەنابەت. چاوماکەم بەخێر بێن جەنابەت و جەناب ستافەکەتان و بەرنامەکەتان و بینەرانی بەڕێز. وەڵاهی تەندروستی چۆنە؟ وەڵا باشم سپاس. چیەکە ئێستا زیاتر بە چی و سەرقاڵی؟ وەڵاهی بە ئیشی وردەکاری و داهێنان و هێڵکاری و پەیکەرسازی و خوێندنەوە و ئەو جۆرەشتانە. ئەو ساڵە هاتم بۆلات ستۆدیۆکە دەبوو لە خوارەوە هەر لە ژێر زمینەکەی ماڵی خۆتان پڕت کردبوو لە شت و خەریکی پەیکەر و وێنە و ئەم شتار مێستا هەر سەرقاڵەوی ئەچیت؟ ئەڕۆڵا ئێستا بەس ستۆدیۆکەم گواستۆتەوانێ ئێستا زیاتر هەندێ ئیشی زیاتر قوڵبوونەوەکەم لە بڵێن لە شێوەکاری و لە پەیکەرسازی و لە هێڵکاری و لەو شتان. بەڵێ ئەبینم ڕۆژانە جارویا گەر زوو بچیتە بازار مامۆستا دارا بەیانیان زوو، یعنی کە ئەڵێم زوو مەسەن 6 و 7 بەیانی کەم بگەیتە 8 ئەچیتە خوارەوە بۆ ناو بازار. ینی بۆچی هەموو بەیانێک ئاوا زوو هەچتە ناو بازار؟ وڵی من خۆم زووە نوم و زوو شەڵەسم کە زوو هەڵەسم حەزەکەم تۆزێ بجوڵم پیاسێ بکەم لە ناو بازار نانێکی بەیانیە خۆم و دانیشمە تا مەسە کارەبایە شتێگە بێ جا گەڕێمەوە بۆ ماڵەوە بۆ لەبەر خوێندنەوە و لەبەر تەماشاکردنی هەندێ شتی کە خۆم زەرورە پێویست. ئەو ڕۆژە هاتم بۆ ئێرە وتیار مامۆسا لە نۆ هاتوتۆ چاوەڕێی تۆکە لە نۆ هاتوتۆ چاوەڕێی تۆ گاوتم خەڵک نۆ چێتە دەرەوە مامۆستا لە نۆ هاتوتۆ چاوەڕێی منەکە تەمەند درێژ بیشەڵە مامۆستاکەم تەندروستی باش بێ بەردەوامی لەگەڵ سپاس دەکەم. پێم خۆشە لە سەرەتای ئەم بەرنمەیە بمەوە بۆ گەڕەکی دەرگەزێن ئەو گەڕەکەی کە ماڵی باوکتی لێ بۆ ساڵانێکی زۆر تۆ هەر لەوێ لە دایک بوویت یا دەورەکانی ئەو تەمەنە تو باوکێت ئیشی چی بوو مامۆستایە؟ وەڵام باوکم ئەگەر زۆر کۆن بە گەنجێتی هەر لەم گەڕەکانەی خۆمان بڵێن جووتیار بوو ئەو عەرزانەی خۆمان هەبوو لەوێ جووتیاری کرد و ئەمانە تێگەی دوایی بووە بە ئیشی بازرگانی کردو تا ئەمە خیرە شەر ئیشی بازرگانیەک دوکانی هەبوو لە ناو بازار؟ بەڵێ لە ناو بازار لای بە لە دێکۆنەکە لەوێ هینی بازرگانیەک. تۆ چیتە لای لەو تەبەنی مناڵی؟ بەڵێ ئەرەوەڵات تقریبان چەند ساڵێک وە لەم ئەخیرە شاکە خۆی ئەمری خۆی کرد دوکانەکە هەرما بووە چوین دانیشتین لێ و کەسانە هاتن. زیاتر بازرگانی چییە کرد؟ وەڵی ئەوسا پیانەوت عتاری هەموو شتێکی بتر لە چاو لە ئیشتی قاپ و قاچاق و فافۆن و شەکر و ئەم جۆرە ینی هەم ئەتار ئەو ساڵانەی بەڵێ تەمەنی مناڵیت کە لە دەرگەزێن بوویت و زۆر هاتوچێ بازارش کرد لە دوکان لای باوکت بوویت ینی ئێستاشی ئەوەیە زیاتر زۆر حەز لە ناو بازار و لە تێکەڵی ئەو ینی خەڵکی ناو بازار و بەیانیان و بەڵێەوە هۆکارێکە کە ئەمە ناو بازار ناخۆشە قەڵەباڵغە ژیانی خەڵگێت و ئەچێت وەکو بە ڕێزە دەزانی ئیتر تا ئێسش تقریبن دەقمان پێوە گرت و هەر حەزەکەین سەردانی و کەسانە بکەین و ئەو خەڵکە ببینین لە هات و چۆ لە خۆشی و لەم جۆرەشتانە. وێنەیەکی جەنابی باوکتم لایە چەندێک وێنەکە زۆر کۆنە هی 1930ەکە وێنەکە بۆ باشی یان بڵین دراوە هەنێکی بەڵام
دیارەکە ئەمە جەنابی باوکتە. بەڵێ مە باوکمە ساڵی 1930 گرتوێتی ئەوسا ستارەشی لەسەر ستارەی لەسەر خوێنەواری هەبوو ئەمانە بەڵام وابزان مەکتە بشتیوە ئەوسا ئەوەنگا هین نبوو خەڵک زۆر ناچۆنەوە بەڵێ بەڵێ مەکتە بۆ زۆرشت ڕۆحی شاد بێ. سپاسانە دایکیشت عەتیەخان ئەمە وێنەیەکی ئەوە بڵێ دیارەکە هەر لە ماڵی خۆتان گیراوە لە دەرگەزێ خۆشم لە سەربانم ئەوە توی لە سەرمان لە دواوە بەڵێ ماڵە کۆنەکەمانە لە گەڕەکی دەرگەزێن خاڵێ خۆش خاڵێ خۆش بە وێنەیەکی جوانە. ئەو خانووە نەماوە مامۆستا ئەو خوانۆ ئێستا هین بوو کردویانە بە پارکێ جوانە ڕووخاون زۆربەی خان و کۆنانە ڕووخاوە ئەوە لە خان و جوانەکانی بە بڵێن سلێمانی بوو. تاکەی لەویا بوون مامۆستا لەو خانوە؟ وەڵی تا بڵێن هەفتا و هەشت و ئەوە ئەنی هەتا تۆ زانکۆشت تاو کرد و چوشتیتە دەرەوە بۆ ئیتالیا هەر لەوێ بوون کە لە ئیتالیا هاتمەوە ئیتر لەوێ نەما لەوێ نەما. ئەمە وێنەیەکی زۆر مناڵی تۆیە پێمان بە لەگەڵیچێک لە براکان تایە هەر لەو خانوە. خانووەکە زۆر گەورە و خۆشدار مامۆستا. بەڵێ ئێمە خان و کۆنەکانە هەر دەستوری کۆنەکانە بڵێن کاک دلاوەرە؟ بەڵێ مەخوا لێ خۆش بێت لاوەری برامە ئەمەش ئەندازیار بوو ویستی خوێنگنی باڵاتەواوکە و ئیترەوە بوو لە ئەمری بەداخەوە ڕۆحی شادیەوە چەند خوشک و برابوون مامۆستادا؟ وڵا سێ خوشک و چوار برا بووین. سێ خوشک و چوار برا. بەڵێ براو خوشەکانت ماون؟ وڵا دوانمان ماوین خۆم و سێ خوشکم ماوین. بەڵێ بەڵێ ڕۆحیان شاد بێوانێک کە کۆچی دواییان کردووە. ئەمە شوێنەیەکی تەمەنی گەنجیە لە 1962 گیراوە عادل و دارا و وەهبی و عادلێکی تر. بەڵێ بەڵێ ئێمە لە حەدیقەکە گرتومانە کاک عادیلی حاج ئەحمە مەشهور بوو بە حەبچ کۆل ئەوەش خۆمەوەش کاگووە بێ برای حاکم کەما لەگەرمی ئەمری خوای کردەویش ئەوی کەشەر عادیلی کاک جەلال ئەندازیار ئێستا لە خارجەش هەر دراوسێمان بوو. باخی گشتیە؟ بەڵێ بەس ئەمە هەموو دراوسین بەس شوێنەکە باخی گشتیە. بەڵێ بەڵێ کوڕانی دەرگەزێن. بەڵێ بەڵێ ئەم وێنەیەش لێ نووساوە حەفتاکان دیارەمێت تۆ لە تەمەنێکی گەورەترایی ئەوانە چێن لەگەڵ تەمامستا؟ ئەمە شەر کوڕی گەڕەکن دەرگەزێنە بەس ناوچەکەی ئێمە سەرگۆلیان پێوت با بڵێنەوە خۆم و کاک عوسمان و کاگە کرەمی برایەتی و لەگەڵ وابزانم کاک سەلامە ئەگەر درۆم نەکردوێ سەلام باێز تا چەند تێکەڵ بووی لە بەڵێ لە گەڵ کوڕانی گەڕەک و چوونە دەرەوە و وەڵی یادگاریکی کۆن بوو هەتا ئێسەش عنی لە بیرمان ناچێ ئەوسا پەیوەندیەکان خۆش بوو هەر شوێن ئەم لاولا نەبووە کۆ بووینەوانە لەو ساحەیە یاریمانە کرد فوتبۆڵێنمانە کرد گەڕەکێکی تۆزێک با بڵێن پێشکەوتوو بوو جموجۆڵی تیا بووە تا شەبەکەماندا نابوو یاری بالەمانە کرد ڕاکردنمانە کرد کۆمەڵە شتی یادەوەری مناڵی زۆر زۆری تیا ساڵانی دەرگەزێ. بەڵێ ئەم وێنەیەش هەر حەفتاکانە تۆما بێ هەر کەسایەتەکانی گەڕەکن. بەڵێ ئەمە کەس هینە قەومەکانی قەومە گەڵاڵەکانمە ئەوە خۆ منەوە مارفاغایە ئەوە وابزانم کە لای ڕاستەوە تۆی ئەوی تەنیشتی کاکمارڤاغایە. بەڵێ ئەمانە ئەمەش کاگەحمە هەمانە هەموو گڵاڵین وابزانم ئەمەش دلێری برامە خوافیکە. ئەوە کوێ شوێنەکە؟ ئەمە شوێنەکە بەخوا بزانم حاصڵە دێ حاصڵ لە ئالان و حاصڵ لای هەڵەبجەوە. بەڵێ بەڵێ پەیوەندی چۆن ئێستا لەگەڵیانە؟ وەڵا پەیوەندیم زۆر باشە ڕێک و پێکن هات و چۆمانەر هەیە ئەیان بینم ڕێز و خۆشەویستیمان ڕێز و خۆشەویستیمان هەیە. ئەم وێنەیەش وێنەیەکی تەمەنی گەنجی تۆیە؟ بەڵێ ئەمەش هەر وابزانم لە باخچەیە گرتومانە بەس ئەمە خۆمم لە ناوەڕاستە لەگەڵ براکانی کاک عومەر ئەمە کۆین عومەر خوا عەفوی کاش ئەمری خوای کرد سەرداری برایی و ئەمانە لە خوان لە شاری کۆیەوە هاتوون بۆ ئێرە سەردانیان کردوین ئەو ڕسمەمان وەکو یادگاریە گرتووە. ئەم وێنەیە وێنەیەکی مێژوویە لە 2/4/1970 گیراوە لە شاخی ئەزمڕ دیارە بەبوونی ناشتنی کەسایەتی نەجمەدینی مەلاوە کە ئەو ساڵە لەوێ نێژراوە خەڵکێکی زۆری سلێمانی لەگەڵ تەرمەکەیان چوونە سەرەوە. ئێوەش کوڕانی گەڕێک بێک و ڕۆشتون و
لەوێ وێنەیەتان گرت بەڵێ ئەویش لەسەر وەسێتی خۆی کە لەوێ ناشتویانە نەتمەدین مەلا ئەمانە زیاتر کوڕی گەڕەکەن ئەمە کاکفازیلە ئەمانە ئەمری خوای کردووە کاکفازیلی کاکجلال برای و ئەندازیارەکە کە پێم وتی ئەمانش کا عوسمان و برای کاک عادیل و ئەمە خۆم ئەمە کاک نوریم ماڵی مەلاکانە هەر ئێسەش لەوێ ماوە لەو گەڕەکە بڵە هەرەوانی تیاماوانش کاک حەمەڕەشی خواعافریکا و ئەمەش کاگە کرەمی سێعالیەکە هەر مامەزە چۆن بڕیارتان نامەسان لەگەڵ ئەو جەنازێ بچنە سەرەوە کۆ ببنەوە بێکەوە بەخوایتر خەڵکەکە ڕووی بە قەڵەباڵغی ئەمەش تقریبەن تا ئەو ناوچێ بناری گۆیژۆوانە ڕۆیشتین لەگەڵیانە و ئیتر لەوە چە سوت بە پێ بوو بەڵێ بە پێ ڕۆیشتین بەڵێ ئەمە ئەوسا بە پێ ڕۆیشت ئەمێنێش ساڵی هەفتایە لە سەرچنار گرتوتە ئەم ستایلی شەڕواڵ و کراسە مامۆستا ئێستش ئەدبینم جارجار هەر ئاوا بە ستایلی شەرواڵ و کراسەوە بەڵێ وەڵی شەروال خۆشە و ئیتر شانازیشی پێوەکەم ئەم ڕسممەشمان هەر سوتفە لەگەڵ کاگە کرەمە خواعافریکا کاگە کرەمی مەلاسمایل مەشهورە تێگەی ئەو دەمێکە ئەمری خوای کردووە ئەم ڕسممان هەر بۆ یادگاری ماوە ڕاست پێێنەیەکی جوانە سواسانەکەم ئەمەش ستایلی تۆ بە قات و بە هین ساڵی 1969 لەگەڵ کاک فوئات دیارە تەسەوڕ ئەمە سینەما بێ بەڵێ ئەمەش کوڕی گەڕەکە کاک فوادی هەر مەلاسمایل برای ئەو کاگەکرەمەوانە بەزەوەی دواوە لە وشیارە چێ لە وشیاری کاک عەلیوانی گەڕەکی خۆمانە ئەم وێنەیە وێنێکی جیاوازە دیارەمە لە دەرەوە ژیراوە لە دەشت و دەر تۆش گەنجی لەگەڵ کۆمەڵێک لە کەسایەتی ترا ئەو شوێنە کوێ مامۆستاوانە کێن ئەمانەش هەر کوڕی بڵین گەڕەکەن وابزانام ئەمە یەکەم هینە کاک فەرەیدونە وابزم ئەمری خوای کرد خوافوویکە ئەوەی کە فۆتۆغرافیە کۆنەکانی کاک فەرەیدون لە هەر ماڵیشانە لە خوارگەڕەکی خۆمانە ئیتر ئەمانەش هەر هەمان کوڕی گەڕین کاک عوسمان و کاک فازیل و کاگە کرەمی برای ڕانی گەڕەکی دەرنورین و حەمەڕەشی و کاک ئازادی کاک جەلال ئەمانە هەموو هەر کوڕی گەڕەکە ئەم وێنەیەش مامۆستا وێنەی چوار کەسایەتی لە بەردەم دوکانێک ئەوانە کوێن ئەمە کە هاتموانێ لە ئیتالیا حەزمە کرد لە گوزەرەکەی خۆمان لە ناو بازار لای بەلەدێ کۆنەکە لەگەڵ ئەم برادرانە ئەمە هەر دراوسە دوکانی خۆمان بوون تێگەی ئەوەش نازام دەمێکە نایبینم ئەوە حەماڵ بوو ئەوە خۆم بووم ئەمەش وابزانام یا کوڕانی گوزەری بەربەلە دێکەنەوە بەڵێ یا شێخ مارفە یا براکەیەتی هەر لە بەربەلە دێکە گرتومانە تا تۆ هاتی تۆ لە ئیتاڵیا مامۆستا دوکانەکە تا مام بوو تا هەشتاکانیش تقریبەن ما بووە وەڵا لەو ئەخیرە ئیتر فترەی نەکە فرۆشتمان ئەم وێنێش پێما بێ گۆڕستانی سەیوانە کە ئەو کاتەوەکو ێستا قەرباڵغ نەبوو ینی چۆڵە بەڵێ ئەمە هەر لەگەڵ برادێکمان لە سەر قەبران گرتومان جارجارە چوین مەسە هەفتەی جارێ دوو جار نزیک بووین لە سەر قەبرانەوە ئەچوین سەردانێکمانە کرد ئەمە لە کانی زیاتر بۆچی ئەچوونە سەر وەڵی هەر بۆ پیاسە ئەچوین ئەمە کاک مەحمووی برادەرمە هەر لە گەڕەکی خۆمان بوو لە سەر گۆل ئەم وێنەیەش وێنەیەکی جیاوازە دیارە لە سەرچنار گیراوە بەڵام سەرچنار بە سروشتێکی جوان و بە سروشتێکی جیاواز بەڵێ ئەمە لەگەڵ سەرچنارە لای ئاوکەوە لە خوارەوە خوار سەرچنار لەگەڵ دلێری برامە خوافریکا و ڕۆحی شاد مامۆستا لە دەرگەزێن لە مەکتەبی ئەچیتە قوتابخانەی عەبدولیلا لەو ساڵانە ئەنی لێو دەست بە قوتابخانەکە ساڵانێک لەوەیە بی و دواترە چیتە قوتابخانەی سەلاحەدین پێم وابێ ئەنجا لە ناوەندیشە چیتە ناوەندی جمهوری یانی لە دەرگەزێنەوە چیتە خوارەوە بۆ ناوەندی جمهوری و ساڵانێکیش لەوێ بوویت دواتریش ئامادەی سلێمانی کە و ساڵان هەرە و ئامادەیە لە سلێمانی هەبوو ینی قۆناغەکانی خوێن بۆ شێوەیە بڕیوە بەڵام منەمە لەسەر قۆناغی زانکۆت بوەستم کە ئامادەی سلێمانی تەواوەکەی ئەچیتە زانکۆ و لە زانکۆی بەغدا ژۆرەگیرەی ساڵێک لە کۆلێژی پەروەردە ئەخوێنی بەڵام دوای ساڵەکە پەشیمانە بیتەوە ئەچیتە کۆلێژی هونەر بۆچی وات کرد وڵی کە چووم کۆلێجی هونەرە بووە لە بەغا
ئەکادیمی هونەرە جوانەکانیان پێوت وایە چاوپێکەوتنێکە بکردایە بۆ وەرگرتن یەکسەر وەرناگیرە بزان توانای هەیەیانە ئەو ساڵە دواکەوتم لەو چاوپێکەوتنە هەر خۆم لە پەروەردەش لە بەشی زانستی وەرگیرا بووم ساڵێک هەر چۆنێ بوو لەوێ دەوامم کرد ینی فکرەکە هەر لە مێشما بوو ئیتر دوایی وازمێنە مامۆساکانی ژیانزانی کە نیازی شتێکی وامە ئیتر ساڵی دوایی چوومە ئەکادیمی لێ چاوپێکەوتنم کرد و وەرگیرام لە تاقیکردنەوەکە ئەو ساڵش کە لە کۆلێژی پەروەردە خوێندت هەر بەو نیازەوە بی کە ساڵێک تر پشتە کۆلێژی هونەر بەڵێ بەڵێ هەرکە چوشم چکە و ساڵە دواکەوتم لە ئەکادیمی ئیتر لە هین وەرگیرا بووم لە پەروەردە لە پەروەردەکە ساڵێک دەوامم کرد ئەو هەتا وێنەشمێ لەگەڵ کاک قاسموانە لەوێ ڕاستە پێشەوەی پشتە کۆلێژی هونەر خۆت هیچ بەهرەیەکی وێنە کێشان و نەحتووەم شتانە تیا بوو یا حەزل لێ بوو هیچ ئیشەکە کرد بوو پێشتر وڵاچی دەبێ حەزل لێ بێ هەندێکیشم کرد بێجینا چۆن واز لە کولیە گێنمووە چم بۆ کۆلێجی هونەر ئەو شتانم تیا بوو هەندێ ئیشیشم کردبوو بە زۆر سەرەتایی بوو بەزی تر لەوێ بە شێوەیەکی با بڵێن سوور بوون لەسەر شتەکە و بە جددی چوم قۆڵ بوومەوە لە ئیشەکە زۆر ڕاستە کۆمەڵێک وێنەی ئەو مەرحەلەیەم لایە بەس پێش ئەوە پێم خۆش ئەم وێنەیە ببینین وێنەیەکی زۆر مناڵی تۆیە دیارە دەرگەزێنە ئەو وێنەیە بەڵێ مەسەر دەرگەزێنە لەگەڵ دلاوەری برامام خوا ئەفریکام ئەوەش هەر دیواری ماڵی خۆمانە لە دیواری بەردەکان ماڵە وێنەیەکی زۆر جوانە بەڕاستی ئەم وێنەیەش وێنەیەکی ئێوەیە دلاوەر و دایکم و دارە بڵێ ئەمەش کە لای چەپەوە تو ئەوەی ناوەڕاستی بڵێ دایکمەوەش هەر دلاوەری برامە خوا ئەفریکا ئەمانە هەر ڕسمێکی تەمەندان لێکەوە نزیک بوو لەگە کاک دلاوەرە وڵا تقریبان وابزەم ساڵێ 2 ساڵمان بین بەڵێ لە زۆر وێنەیە دیارە بەیەکەوە بەڵێ ئەم وێنەیەش وێنێکی تو دایک دەمە هەشتاکانە تەسەوڕەکەمەوە کاتە لە ئیتالیا بڵێ بڵێ مە ڕسمێکی خۆمە دایکمەدا هەر لە ماڵە کۆنەکە ئەو ساڵانە لە ماڵە کۆنەکە هەندێک کارت کردووە مامۆستا ینی ئەم وێنێ ئەمە خانۆکەی دەرگەزێنە ئەمە خانۆکەمانە لە دەرگەزێ کارە هونەریانە تاکرد ئەوەش ئەو ژوورە لەو بەربوو ئەمە سەرتەنور بۆ ژوورم کردبوو وەکو ستۆدیۆیەک ئیتر ئەو دەرگاکەمان گۆڕی ئەو دەرگاکان لە گوێزە کۆنەکان بوو زۆر قایم بوو زۆر ڕق بوو لە خۆمەوە ئەو ئیشەم تیاکرد ئەو ئیشی پەرێم تیا هەڵکەن لەسەر داری گوێز بوو بەڵێ مەرحەلی زانکۆ بووی تقریبا ئەراڵا لە زانکۆ بووم ئەوەش پێیکەری مامەمە ئەمەش دلاوەری برامە لەولا بەڵێ وێنێکی جوانە ئەم وێنەیە شوێنێکی خێزانی ئێوەی لەسەر شنار گیراوە تۆ کۆمەڵێک ئەمەش عینی شت خێزانە چیە لەسەر چنارەوە مامە نیوەی دەرکەوتۆ خۆمەوەش حاجی گەوهرە هەر کۆیە دایکی کاگومەڵانکە بۆم باس کردی تێگەی ئەوەش خێزانی حەمەی برامە ئەوەش خوشکەکانمە ڕۆحیان شاد بێوانی کە کۆچیان کردووە پێم خۆشە مامۆستا هەندێک وێنەی قۆناغی زانکۆ پیشانی دیارە تۆ 4 ساڵ لە ئاکادیمای هونەرە جوانەکان خوێندوتە لە بەغدا لە 60ەکانە ئەمە وێنەی کۆمەڵێک لەو یادگاریانەیە کە لەو ساڵانە هەبووە ئەمە ساڵی 16 لەگەڵ کەنعان بەکرد لە باخچەی ئوممە گەنجن و هەردووکتان تەلەبەی زانکۆن بەڵێ مای لەگەچێکە لە تەلەبەکانم لەگەڵ لە تەلەبەکان لەگەڵ مابوون لە بەغا ئەم مینە ماگرتووە وێنێکی جوانە ئەم وێنەیەش وێنێت و کۆمەڵێک لە قوتابیەکانە بێکەوە هەر لە زانکۆیە بەڵێ ئەمانە سەر قوتابی بەشی پێیکە سازین ئەمەیان نەبێ ئەمە کاک غازی ئەمە فەیلی بوو ئەمە وابزامی عەدام کرا مەش کاک منزیرە مەش کاک مقبیل عەمری خوای کردەوە ساڵە قەرەغۆلیە ئەمەش لە ئیتالیا بوو یادیان بەخێر بێەوەش حسێن عەبدولواحید بوو ئەمەش هەر خەڵکی کورد بوو ئەمەش خۆم ئەمە وێنەیەکی جەنابتە دیارە بە گەنجی بەجلی کوردیەوە لە بەغدا بەڵێ لەو ساڵانی کە لە زانکۆ بووی بەڵێ وێنەیەکی جوانە مامۆستا دیارە وێنەکان زۆرن ئەم وێنەیە وێنەیەکی توێ لە زانکۆ لە کاتی کارکردنە ئەمە پۆلی یەکە یا دووە پەیکەرسازی لە ئاکادیمی لە بەغا ئەوەش بەهلول و کاک سڵێوەیە گاڵی خەریکی پۆرترێتێکی کاک بەهلول بوو مامۆستا تۆ خۆت پەیکەرسازی هەڵبژارد
نەوەڵا من ڕاستەکەی ئەمیش بچمە بەشی ڕسم ئیتر لە ئیمتحان و ساڵی یەکەم وەمانە مامۆساکان هەموومانە خوێن زانیان لە نەحتا باشم وتیان وڵات وەرە نەحتەکە باشەوەمانە و هەوڵی شما بچمەوە ڕسم بەس هەر وتیان تۆ نەحتەکە باشە وەرە نەحەت ئیتر دوایی پێم خۆش بوو و زیاتر لە بەشی نیگارس کێشانە کەسی کوردی لەگەڵا بوو لە سلێمانیەوە مەسەلەن لەو بەشەی خۆت بەڵێ بەڵێ لە بەشی خۆم نا بە ساڵی دووەم مامۆستا اسماعیل مستەفا هاتەوە کە مدیری پەیمانگای هونەرە جوانەکان بوو لە خانەقین ئەومان لەگەڵە بوو بەشی ڕسم کا کوردۆمان لەگەڵا بوو تێگەی مامۆستا ئەحمەد سالار و بەشی لەگەڵ بەدی عەدارتاش لە این بوون لە یەکدوانێکی هەولێریشی لێ بوو کاک فەرهاد و کاک ناوەکە ئێستا نایەتەوە ئەمە شەرمێنێکی توێە لە کاتی کارکردن لە بەڵێ مەشەر پۆلی یەک و دوی ئەکادیمی هونەرە جوانەکان لە بەغا پۆلی ئیشی مۆدێلمان کردووە بە قوڕیشمانە کرد ئەمە شەرمێنێکی تری ئەو ساڵانەیە دیارە کۆبوونەوەیەکی تەلەبەکانە بەڵێ هەر لە بەغا گیرەوە ئەوە لەگەڵ مامۆسا کوردۆشا لە دواوە دانیشتین ئەوە لە بەرەوە لەگەڵ ئەوانە لەویە مامۆستا هیچ کارێکت کرد ئەو ساڵانێک کە لە زانکۆبی وەکو پێشانگایان ئیش لە سلێمانی ساڵانە پیشانگامانە کردەوە لە ئەکادیمی هونەرە جوانەکان و لەوێش هەندێک ئیشمە کرد و تەبان وێنەمە گرت و ئەمانە هەندێک ئیشی جوانم لەوێین کردبوو ئەمە شەرمێنێکی تری ئەو ساڵانەی زانکۆیە ئەوانە شێر نەگەڵت مامۆستا پێشۆی چمە کۆلێجی هونەرۆ وتم لە کۆلێجی ئەو کاتێکە لە پەروەردە بووم ئەمە کۆلێجی ئادا بەمەش کا قاسمەوە بزانام خەڵکی کۆێ بوو لە خوێنکارە زیرەکەکان بوو ئەو منیشم لە لێرا خوێنکاری کۆلێجی با بڵێن ئادا بووم ئێستا نەچیتە کۆلێژی هونەر بەشی علمی بوو بە ئاداب نەبوو بەش ئینیان پێ و تربیە کۆلێجی پەروەردە کولێت تربیە بەشی علوم بەڵێ ئەم وێنەیە مێژووکەی 22 ساڵی 68 لە ئەکادیمیای فنون گیرا وێنێکی زۆر جوانی تەمەنی گەنجی تەمەند درێژوی مامۆستا ئەم وێنەیەش وێنی تۆ لە کارە هونەریەکان لە ئەکادیمی بەغا ئەم ئیشەم کردووە تقریبا نیشێکی جوانە کەوە لەوێمان کرد بە مانگێک خەریکی ئیشێکی وا بووین دوای تێکمانەوەە و ئیشی ترمانشی ترتانە بەڵێ تەمەندرێژ بیشەڵا ئەم وێنەیە دوای وێنێ وەکو قۆناغی زانکۆ پێم خۆشە پیشانی بین ئەوانە کێن لەگەڵ مامۆستا بەخواوانە نایان ناسم سەلەبێ ئەو ساڵانە بەڵێ ینی لەگەڵ خۆما تەلەبە نەبوون بەس نازانم احتیمالە لە بەشی ناوخۆیی بێ لە بەغا زۆر ڕاستە مامۆستا کە زانکۆ تەواوەکەی لە کۆتایی شەستەکان دوایی تۆ بۆ سلێمانی لێرە دامەزری وکو مامۆستا یەکەم دامەزراندن لەکوێ بوو لە وابزانام لە کاوە بووم تۆستەی کاوە دوایە چم بۆ جمهوری نەقڵە بم بۆ جمهوری لە جمهوری لەوێ ئیشێکی زۆرمان کردبووە تا لە مامۆستای هونەر بەڵێ مامۆستای هونەر بووم و هەموو خوێنکارێکە بواە کاری بکردە یا پەیکەر یا وێنە و ئەو ساڵە تا لە بیرمە یەکەمیش بووین لە جارە وێنێکی ئەو ساڵانم لەلایەکە لە جمهوری بوویت کە کاری زۆر بە خوێندکارەکان کرد و پێمان بێبە وێنەی ئەو کاتەیە مامۆستا بەڵێ مەیەکێکە لە پیشانگاکان کە ئەمان کردوانە لە متەوەسەی بەڕاستی زۆر گرنگە کە ئەوە هەموو خوێندکارانی ناوەندی کردویانەیەکی شێکی کردووە ئێستا زۆریان پێزانن پێیان خۆش بووە من سەرەتا کە سێری وێنەکەم کردوام زانین پەیمانگای هونەرە جوانەکان ئەو هەموو ئیشەیتیە ئەمەش مامۆستا عەبدوڵڵا مامۆستای مێژوو بوو لەگەڵ یاگرتوم وێنەیەکی زۆر جوانە بەڕاستی و جێدەستان دیارە کە و کارانەتان ناوەندی جمهوری ئەمە شەر وێنەیەکی ئەو ساڵانەیە لەگە خوێندکارەکان بڵێ ئەمە مامۆستا عەلیە خەڵکی ئەو ساڵانەیە کە مامۆستا ئەمە لەوە ئیمتیحانی خوێندکاران دیارە بەشداری پێشانگا هونەریەکان و چالاشی قوتابخانەکانتان کردو ئەو ساڵانە ئەم وێنەیە وێنەیەکی زۆر جوانە جەنابتی لەگەڵ مامۆستا
بەڕەحمەت وێ سامی حسێن نازم بەڵێ کە ساڵانێک بەڕێوەبەری پەروەردە بوو. بەڕێوەبەری پەروەردە بوومەش وابزانام یا وەزیری پەروەردە بوویان پێش ئەم بەڕێوەبەری گشتی پەروەردە بوو. ئەوەش جەنابتی وێنەیەکی زۆر جوانە. ئەم وێنەیەش ساڵی 75 ئەندامانی مەڵبەندی لاوان لە سلێمانی گرێوی قوربانی. ئەمە چییە مامۆستام کۆبوونەوەی؟ طبعا لەوێ هی نەکرا چالاکی هوەری ئەو شتانەکرا. تر ئەمە دیارە لێکێکە لەو ئاهەنگانەمە کاک کەمال عەبدوڵڵای بەڕێوەبەر بوو، ئەوەش کاک سەلاحە مامۆستای ڕاضۆش کاک وابزانام کاک حەمەد ساعیەش هەر مامۆستای وەرزشن. دیارە بۆنەیەکی یا وەرزشی بۆ یا هوەری. دوای ئەوەی کە ساڵانێک لێرە مامۆستا بی بەڵام لەیلا عەتار بەڵێ دوای 3-4 ساڵ مامۆستایەتی بڕیاری کە کوردستان بەجێ بهێڵی و ڕۆی بۆ ئیتالیا. چۆن ئەو بڕیارەتدا و بۆچی ئیتالیا هەڵبژارد؟ وەڵی بڕیارێکی قورس بوو بیم چکە ئەوسا خۆ دەزانی تاعینات هەموو کەس وازی لێ نایەنایتر من وازم ئەوسا بە 28 دینار نەبووین تاعینە وازن لە موچە و لە وەزیفە و لە هەموو شتێکی خۆ دێناو تۆزێکین بوو یعنی ئەبێ ئازایەتی تیا بێ واز لەو شتانە بێنی تێگەیترەوە بوو. من پارچە عەرزێکمە بوو فرۆشتمەوە و هەندێ پارەشم کۆ کرد ئەوسا پارە قیمەتیە بۆ توانی کۆیکێتەوە پارەی تیارە و بەسی مەسا بڵێ تا ماوەیەک بتوانم پێی بژیم ئەوانم کۆ کردوانێ و بڕیارمما کە ئەو ئیشانەی ئیتالیاشمەدی زۆر سەرسام بووم پێی بۆیە حەزمە کرد کە زیاتر ئیتالیام هەڵبژار کە بچم بۆ ئیتالیا. هیچ بەرچاویش ڕوون نەبوو پێشەوەی بچی ینی لەوێ چیت بەسەریە پێشچاوم ڕوون نەبوو ئەو سا زۆر کەم کەزە چوو بۆ خارج بە تایبەتی لە سەحسابی خۆسام هیچ شتێ هیچ پاڵ پشتێکرد نەبوو حکوومەتی زۆر بە دەگمەن خەڵکی هی نەکرد تکە من ئەو بڕیارەمە تەنانەت هەوڵی زمانەکەشم مابوو پێش وەخت ئیتالی تۆزێ قسەمە کرد بەهۆی کتێبەوەنی ئەو ساهینێکە بوو کتێبێ چۆن فێری زمانی تالێبی بە مەسەڵاتر باش فێربووی زمانەکەەوە وەڵی قسەم پێ کرد ئیتالێکە چۆنە ئێستا باشەوە تقریبن نەچێتەوەڵە باشتر بووم یانی خراپتر. ئەی مناڵەکان دیارە لەوێ بوون پێما بێ کاردۆخی هەر لەوێ کاردۆ لەوێ بۆ بەس وەکو لەوێ نەبوو بێوە چکە شەژمانگ بوو بە شەژمانی گەڕاوانێ بەس ئێستا فێری ئیتالی بوون یعنی چ کاردۆش و چ کۆڕەویش هەردووکیان ئیتالی تقریبن تێگەن و قسەکەن هەوڵم ما خۆم لەگەڵیانە فێری بوو. کۆمەڵی گوێنەی ئەو ساڵان لایەکە لە ئیتالیا بوویت و کۆمەڵی گوێنەی و یادەوەری تر هی ئەو ساڵانەیە و دوای گەڕانەوەت پێم خۆشە مانومان کردی شوویە گۆرەگرین و دواتر بێک و بەردەوامە بین. خۆشەویستان لە دوای وچانێکی کورد لەگەڵ مامۆستا دارە حەمەد سەعید بەردەوامە بین. خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ و لە بەرنامەی وەنەگرافیۆ لەگەڵ هونەرمەندی پیکەرساز مامۆستا دارە حەمەد سەعید بەردەوامین لەگەڵتان. مامۆستا گەشتینەوە قۆناغی کە جەنابەت سەفەرەکەی تو ئەچی بۆ ئیتالیاوە لە جارێکی ترە چیت ئاکادیمیا و لە بواری پیکەرسازی ئەخوێنی. من هەندێک وێنم لەلایە بە لەگەڵ وێنەکان باسی و ساڵانم بۆ بکەی کە لە ئیتالیا بوویت. ئەمە وێنەیەکی ئەو ساڵانەیە دیارە لە ڕۆما وێنەکە گیراوە. تۆ لێوێ لە چ زانکۆیەک بووین مامۆستا؟ لێوێ لە زانکۆی بڵێن ڕۆما بووم بەڵێ لە ئەکادیمی هونەرە جوانەکان ئەوڵجار چوم لێوێ خوێنگەم کە لێرە وازم لە هینێنە لەم تۆش جارێکتر بە کەلۆریسمە بوو مامۆستاوم مامۆستاییم واز لێ ناچووم بۆ ڕۆما لە ڕۆماژ ئەکادیمین تەواو کرد بەشی پیکەرسازی. جارێکتر بەکار دوای بە کالۆرۆز لەوێ دیسان خوێندت؟ دوای بە کالۆریۆس پێویستم بە تایبەتمەندی هەبوو بۆی شادەی بەرزتر وەربگرم چووم ڕێلیڤم خوێن بۆ ماوەی 3 ساڵ خۆی زۆر مامەوە بەس بۆ ماوەی 3 ساڵ بەڕەسمی لەوێ خوێنم لەوێشم تەواو کرد بۆی بتوانم تەعادول بکەم بۆ شادەی ماجستێر. دواتر کە گەڕایتەوە لێرە هاوتات کرد بە بڕوانامەی ماستەر.
ئەمە شەروێنەیەکی تری و ساڵانەیە بەڵێ ئەمە هینی ئەمە هینی پرۆفشناڵەکەی بڵێن بۆ ماستەر ئەمیست چەند ساڵێک زیایی بکەم بۆیت هاوتای بکەم لە هاوتای بکەمەوە بە بڕوانامەی ماستەر جا ئەمە خوێنکارانی ئەو کۆلێ لەگەڵ یەکەمیان کە مامۆستاکەمانە ئەمە ژوێنێکی تری ئەمەش ئەکادیمی هونەرە جوانەکانە لە ڕۆما ئەوەی ناوەڕاست هونەرمەندێکی جیهانی زۆر بەناوبانگە ئەمیلیۆ گرێکۆ کە مامۆستامان بوو لەگەڵ خوێنکارەکانە لە کۆلێج گرتومانە لە تۆ 10 ساڵ لەوێ بوویت 74 تا 84 لە ئیتالیا مێنیتەوە ئەم وێنێ وێنێکی جەنابچە لەگەڵ مامۆستای خوا لێ خۆش بوو مامۆستا ئیبراهیم ئەحمەد چۆن یەکتان بینی و ئەم وێنەیە چیرۆکەکەی چۆن بوو؟ وەڵای ئەمە دوای 76 هین دامەزران هینی خوێنکارانۆمانە ئیتر بانکێش کرام لە فرانکفۆرت ئەوسا کۆنگرەیەک بوو بۆ دامەزراندنی یەکێتی و ئەمانە منیش بانگێش کرابووم لێ جەنابی کاک براهیم ئەحمەدی شاتە بوو ئیتر داوامان کرد ئەو ڕسمەمان بەیەکەوە وێنەیەکی جوان و یادەوەرێکی جوانە ڕۆحی مامۆستا شاد بێ ئەمە ژوێنێکی هەر ئەو ساڵانەیە هەر هەمان ساڵ لێ 76 لێ خۆپیشاندانێکمان کرد لە فرانکفۆرت بۆ دەربڕینی کێشەی کورد و مەسەلەی کورد و ناسانی گەلی کورد بۆ جەنابیش لەوێ بەشدار بەڵێ منیش لێ بەشدار ئەم وێنەیە ژەر وێنەیەکی تری ئەو ساڵانەیە کە لە ئیتالیا بوویت مامۆستا کەس لەگەڵا بوو کورد کوردەکان زۆر زۆر بەس منی لێبووم بەس جەمال ڕەشی لێبوو یادی بەخێر بێسە لە هینە لە سویدا ئەو پێش من بەس ئەوی لێبوو ئیتر دوای من کۆمەڵی هونەرمەندی تر هاتن بۆ کاکسم کۆتۆفیق و مامۆستا عەتا قەزاز و کۆمەڵێکی تر هونەرمەندانی کورد هاتوون بۆ بەڵێ هاتون بۆ 2-3 ساڵ دوای من هاتن ئەوان بۆ کە لێ بخوێنن جەنابەت مامۆستا لە هەر لەو کاتێککە لە ئیتالیای ینی پێشەوەی بگەڕێتەوە لە ساڵی هەشتاویەک ژیانی هاوسەریت پێک هێناوەوە هاوسەرەکەشت لەگەڵ خۆت بردو بۆ ئیتالیا پێشەوەی بگەڕێنەوە بۆ ئێرە من پێم خۆشە کەمێک لەسەر ئەو قۆناغی تەمەنت بوەستین دیارە جەنابەت گەڕایێتەوە بۆ ئێرە لەگەڵ چی هاوسەرگیریتان کرد؟ هەشتاویەک گەڕامەوانێ بۆ ئێرە ئیتر لەگەڵ میرەبان کەمال عەلی باپیر بڵێن کوڕی کەمالی شاعیر کەمالی عەلی باپیر ئینجامە کچی کا کەمالە و لێرە یەکتریمان بینی و خواستم و هەر عینی ساڵ بردمەوانێ بۆ تۆ لە ئیتالیا و ئەو لێرە و چۆنیانی دروست من هاتبوومەوە لێرە بۆ ماوەی کە هاتمۆمانیە تقریبن لێرە بووم تێگەی ئیتر لێرە لەوێ هینی هاوسم پرۆژێ هاوسەرگیریمان لێرە بیرم لێ کردەوە کە ئەو پرۆژێ میرەباخان بوو بە نسیب و بردمەوە بۆ ئیتالیا ئەمە وێنەیەکی دیارە ئەو ڕۆژەیە کە بەڵێ هاوسەرگیریتان ڕۆژی نیشانەکردنەکەیەتی ئەمە ڕۆژی نیشانەکردنەکەی ئەم وێنەیە شەر هەمان ڕۆژە پێما بێ ماڵی خۆیان چکە وێنێکی خوا لە خۆش بوو کەمالی شاعریان هەڵواسیوە لە ماڵەوە بەڵێوە ڕسمی کەمالی شاعرە ئەمە نشین براکان حەمەی برای گەورەمە ئەمە دلێرە ئەمری خۆی کرد ئەمەش خۆمە چەند مناڵتانێ لەگە میهرەباخان وڵا دوو خزمەکاری بەڕێستان دەمە درێژ من ئینشەڵا دکتۆر کاردۆخی و لەگەڵ کۆڕەوە کاردۆخی و کۆڕۆ ناوەکانشان خۆشە کاردۆخی دیارە ئەویش دکتۆرای هێناوە هەر لە بواری شێوەکاری لە رووسیا هێنای تێگەی ئەویش کەسیان لە دەرچووی بڵێن کۆمپیوتەرە دەمە درێژ من ئینشەڵا ئەمە وێنەیەکی ئێوەی لە ئیتالیا پێما بێوش کاردۆخیە بەڵێ ئمە لە ڕۆمە لە شوقەیەکمە بوو لە گەڕەکێکی تازە بوو ئەمە باخچەی ئەو گەڕەکەی و حەزمان کردو لە ناو باخەکە تۆزە لەگەڵ لەوێ کاردۆخی لە دایک بوو تەمەنی بڵێن یەک دوو ئەمە ژوێنێکی تۆ میهرەباخان دیارە هەر ئیتالیایە ئەمە لە ئیزگەی شەمە نەفەرە هەر لە ڕۆما لە ئیتالیا لەگەڵ میرەبانە وێنێکی جوانە ئەم وێنێش ئیتالیا ئەوە کێ لەگەڵتان ئەمە برادێکە هەر تەلەبەم بوو لە بەشی پرۆفشناڵەکە لەوێ خوێنکار بوو لەگەڵمانە
ساڵانێک لەوێ بوون ژیانتان لە ناوی ئیتالیا بۆ ڕۆبێرتۆ فێری بوو. ئیتالی بوون هەمووتان مامۆستا ئەمەشار ئەوەیە بەڵێ میرەش کە هات دەورەی دەورەی ئیتالی دی ئیتالەکە ئێستا باشە و منیش خۆ دەزانی 10 ساڵ لێ بووم بەڵێ ڕاست تیا مامۆستا تۆ خوێندومە لەو- لە بەرەو ئیتالەکە لەو ساڵانی کە لە ئیتالیا بوویت پێشانگات زۆرت بۆ هونەرمەندانی کورد کردوتەوە ئەمە یەکێکە لەو پێشانگەیانی کە خاتم هێرەبانیش لەگەڵ بەجلی کوردیەوە چۆن هەوڵە دەدا ینی هونەرمەندانی کورد لەوێ بەشداری پێ بکە و پێشانگانە بکەیت ئەمە لێرە هاتمەوانێک هونەرمەندانی شەکانم لێ سەنن لەوێ معرەزێکم کردەوە ئەم هینەشم بۆ دروستکردن بڵێ ئەم کوڕاسی کارەکانە ئینی هونەرمەندەکانی کۆنەکانی هەمووی تێ بەشداریم پێکردون و ئیشەکە و ساڵانە کاریان هەبوو و کارەکان برد لەوێ بڵێ بڵێ نمایشەکان شەکانم لێ وەرگرت یارەکارێکی گەورەیە جەنابەت زیاتر کارت بە برۆنز کردووە لەو ساڵانەوە دەستکرۆ بە کاری برۆنز پێما بە یەکەم پێشانگەش کە هەمووی کاری برۆنز بێ لە عراق لە هۆڵی ڕەواق لە هشتاوێک جەنابەت کردێتەوە لە سلێمانیش بە هەمان شێوە پێشانگەی کاری برۆنزت کردەوە ئەم کارانش کە لێرن ینی هەموو کاری برۆنز و کاری وردەکاری و دیتێلی جەنابەت ناتوانین لەسەر هەموو کارەکان بۆسین چکە بە سەدان کارە بەزمنەوەی پێم خۆشە باسی بکەم لە ئیتالیا ئەو ساڵانی کە تۆ لەوێ خوێنی پێشبڕکێکی گەورەکرێتەوە پێشبڕشی دانتێ کە چل وڵاتی جیاواز بەشدارن 422 پەیکەرساز لە سەرانسەری عالم لەو پێشبڕکیە بەشدارن جەنابەت وەکو پەیکەرسازێکی کورد پلەی دووهەم بەدەستێنی و مەدالێ ئاڵتونت وەرگرتووە بەڵێ یەکێک لەم ئیشانە ڕیلیڤانە بەشداریم کرد بە برۆنز خۆی ئیشی بچووکی برۆنزی پێڵێنە و پیشانگایە لە کەنیسەیەکی کۆناکرێ تێگە و کەنیسێ زۆر بەناوبانگ هەموو دوو ساڵجارە بێنالەیەگەکەنەوانێ بۆ هونەرمەندان لە هەموو جیهانەوە بەشداریەکەن ئیتر منیش ڕێکەوت لەو پیشانگە بەشداریم کرد و دووهەمە مێنا لەسەر ئاستی و مەدالێ ئاڵتونە مۆرگر ئەوەژی نمونەی مەدالێ نمونەی مەدالیاکەیە دیارەمە لە ساڵی هەشتاویەکەوە تا ئێستا ئەم مەدالیات هەڵگرتەوەماوەریکی جێگەی شانازیشێت لەو تەمەنە و لەوێ کە ئەو مەدالیات وەرگرتووە دەستەکان خۆش بێ مامۆستا هەر لەو ساڵانە چاپێکوتنیکی جەنابتم خوێنەوە کاک عەلی بۆسکانی بە ڕەحمەت بێ ئەو ساڵانە هاتوۆتە ئەوێ و چاپێکەوتنێکی لەگەڵ تۆ کردو تۆ لێ باس لەوە کردووە کە بیرت کردێتەوە پەیکەرێک دروستکەی بۆ شەهیدانی مناڵی و کاتی تیپی مۆسیقای سلێمانی فەرمان و کارزان و ئەوان چۆن بیری لەوە کردو وەڵا بیرم لەوە کردو کە ئەو ڕووداوەکەم بیستکەوە شەهید بوون لە ڕێگای بەغاو ئەمانە ئیتر منیش ئەوەی فریاکەوتمینی کارزانیان بوو خوا لێ خۆش بێ پەیکەرێکی برۆنزی مەدالیان بۆ کردو هێنامەوە بۆ ئێرە لێرە یامنەوە بنەم پیشانگاکە هەم لە پیشانگا دەرم خست هەم لە ڕۆژنامە و ڕاگەاندنەکانیشا دەرکەوت و لێرە ئەو تەسلیمیان کردەوە مامۆستا لە دوای 2 ساڵ ژیان لە ئیتالیا لە 84 بڕیارەیە گەڕێتەوە بۆ کوردستان بە ماڵەوەیەنەوە بۆ ئێرە و لێرە تۆ چیتە پەیمانگەی هونەرە جوانەکان کە ئەو کاتە چەند ساڵێکە کراوەتەوە و ساڵانێکیش لەوێ وەکووانە بێژ وانە ئەڵێیتەوە بەڵێمە ڕم وێنەیە کە لەوێ لەگەڵ مامۆستایانی بڵێن مامۆستان و قەراخی و عەبدوڕەقیب و ئەوانە گرتومە چەند ساڵێک لێ وانە بێژ بووم بۆ مای وابزانام دە 12 ساڵێکی گەورت کرد لە پەیمانگای جوانەکارەوە چەندینەوە لە سەردەستی جەنابەت پێگەشتون کێسامیان پەیکەرسازی گەورن و گۆڕانکاریی باشم کرد لە پەیمانگای هونەرە جوانەکانە گۆڕانکارێکی بڵین عەرەبی پێڵێ جەزری ینی لە ڕیشەوە تەمەندرێژ ویشەڵا لە دوای ڕاپەڕین جارێکتر بیتەوە بە مامۆستا لە ناوەندی ئازادی کوڕان ساڵانێک بەڵام لە 98 لە زانکۆی سلێمانی کۆلێژی هونەر دامەزرێەوە جەنابە دەبی تەیەکێک لە دامەزرێنەرانی کۆلێژی هونەر بۆ پێیکە بڕۆنامەکەت ماستەرە و لە زانکۆی سلێمانی ساڵانێک لە کۆلێژی هونەریش خزمەتی گەورەت پێشکەش کردو بە خوێندکاران ئەمە کۆمەڵە گوێنی ئەو ساڵانەیە کە لە کۆلێژی هونەر بوویت بەڵێ ئەمە یادەوەرێکی هینی مە لەگەڵ مامۆستاکانی کۆلێجی هونەرە گرتومە ساڵانێک لەوێ خزمەتت کردو ئەمە خوێنی تۆ خوێندکارەکانە نزیکی 4 ساڵ زۆرن بڵێ
خزمەت ئەمە شەر خوێندکارانی پۆلی 1 و 2 ئەمانەی ئەکادمی هونەرە جوانەکانن دەوەندرێژ مێمەسەجان خزمەتێکی زۆرت کردووە لە چەندین وێزگە ینی لە ئیتالیا لە پێش ئیتالیا و دواتر هاتنەوە لە پەیمانگای هونەرە جوانەکان لە قوتابخانەکان لە زانکۆ و دوای ئەوەش کە لە زانکۆش نەماوی بەڕاستی خزمەتی گەورت پێشکەش کردووە کارەکانن جێگەی ڕێزن و مێژوو ئەمانەت بە ڕێزەوە بۆ جەنابەت ئەنووسێتەوە من پێم خۆشە بەیەکەوە جارە جەنابە زۆر کارت کردووە کە لەسەر شەقامەکانی سلێمانی دانراون کاری پەیکەری گەورەت کردووە لە هەشتاکان و دواتریش پێم خۆشە بەیەکەوە بچینە لای پەیکەری پیرەمێرد کە هیچێکە لە کارەکانی تۆ لەبەر دەرکی سرە لەبێ باسی هەندێک بیرەوەری تر و سەری هەندێک وێنەی تر و ئەو کارانە بکەین. بەڵێ مامۆستا دارا دیارێ ساتوینەتە بە دەرکی سەرای شاری سلێمانی و لەم شوێنێک کە وەستاوین دوان لە ئیشە گەورەکانی تۆ لێرە دانراوە کە دیارێرە شوێنێکی دیارە و میشانە لە ناوەڕاستی هەشتاکان دروستت کردووە ئەو ساڵانە لێرە دانراوە یەکێک لەوانە پەیکەری شاعری گەورە پیرەمێردی نەمرە کە لێرە دانراوە پێم خۆشە خۆت چیرۆکی دروستکردنی ئەم پەیکەرە و هەڵبژاردننی ئێرە بۆ دانانی پەیکەرەکە و شێوازی دروستکردنی پەیکەرەکە ئەو مێژۆم بۆ بژێڕیتەوە. ئەمە کاتی خۆی ساڵی 1986 لیژنەیەک هەبوو بۆ نۆژەنکردنەوەی ئەم گۆڕەپانە هی بەردەکی سەرا لەوانە لە شارەوانی بوون زیاتر کاکشێ عومەر و کاکەمال و کاکەمالی تر و کاک جەمال و ئەمانە هەموو ئەندازیار بوون لەگەڵ خۆمە ئەندام بووین لەو ئەنجومەنە. ئیتر بە منیان وکەوە ئەم پەیکەرێ بکەین وتم وەڵی پیرەمێرد شتێکی جوانە ئەگەر بێت و هینم کرێت پارێزگاری جەنابی بە دڵی بووتی قەیچێکە تۆ خۆت چی بە باش دەزانی بیکەیتر وڵات دەستم کرد بە ئیشکردن تایە بە قوارەی مەترێگە بوو ئەم پەیکەرە و بە چیمەنتۆ دامانڕژە و ساڵ کەرەسە نەبوو ئاگامان لەو مێژۆکەش بێکە ساڵی 1986 کراوە 40-50 ساڵ لەمەوە پێش کە ئینتەرنێت نەبوو ئەو شتانە نەبووە بێ حسابی ئەو شتانەش بکەیت بۆ ئەو سا شتێکی بەڕاستی جۆرە داهێنانێکی تیا بوو ئەمانە هەتا ئەمە لە چست دوێک دروستت کرد ئەمە زیاتر لە پەیمانگای هونەرە جوانەکان ساڵان تۆ لێ مامۆستا بووی بەڵێ لەوێ مامۆستا بووم هەر لەوێ هەوڵێکم وەرگرت و ئەم ئیشانم تیا کرد تێگەیشتی ئەمە و لەگەڵ ڕیلیڤەکەی تەنیشتیشی ئەویش هەر لێرە کردمان لای باسی ئەوەکەین پەیکەرەکەی پیرەمێرد پێش بچمە سەرەوەی کە ینی لە شێوازی پەیکەرەکە وت لە چیمەتۆ دامانش بەس بۆ مامۆستا بۆین باخەکەیت خوارداناوە بۆ بووین باخەکەی خۆی لە کەسایەتی پیرەمێردی بەڕێزکەوە بەناوبانگە هەمووە زانینکەوە تۆزێک یعنی شعبی بوو لە ناو خەڵکی شاد چاکەت و شتی ئۆمانەی هەرخۆی پۆشینەکەی وابوو مەسا بکو باسییان کردو حەزی لە پراخ و لەکە بابوو لەم شتانە بوو یا بووین باخەکەی تۆزەی خوارد بەستووە ئەوەی احتیادی من بۆیە لەبەرەوە ویستومە ئەمان ئەو کەسایەتی بمێکە کە خۆی وەکو هەڵکەوتێک تیاژیاوە دەستەکانی خۆش بێ ئەو ڕۆژێک کە پەیکەرەکە دانێن یا و فەجری کە پەیکەرەکەتان داناوە دواتر لەو سەردەما بۆچی پەیکەرەکەیان بەدڵ نەبوو بۆ دوای ئێوە ناچار من پەیکەرەکە هەڵبەستن ئەنجا کە پەیکەرەکەم تەواو کرد و دامنا لێرە کە لێرە بینیان تۆزێک ڕەخنە هاتووە سەر وەکو لایەنی سیاسی سەر بڵین کەسایەتیەکان ئیدارەی سلێمانی وتبوویان ئەمە ئیشێکی جوانە و گەورەشە لە هینی بڵین سەید ڕەئیس گەورەترەوەمانە نابێ لێرە بێ لای بەرنەوەمانە وڵای ترێ مەش بیرمان کردەوانێ لەگەڵ ئەندازیارەکانە وتم باهین دیوارێکی بۆکەین دایە پۆشین ئیترەوە بوو دیوارێکمان بۆ کرد لە جیاتیەوەی لای بین بە دیوارێک دامانچنی و کەس فەرقی پێ ناکرد چکەمە خۆی لە ناو چاڵایەکە بوو ئیشێکی جوانە بەڕاستی یەکێک لە ویشانی کە هەتا ئێستا بۆ نزیکی 40 ساڵە لێرە ماوەتەوە بووە بە ڕەمزێک بۆ ئەم گۆڕەپانە بۆ سلێمانیشێکی لە ئیشە جوانەکانی جەنابەت دیارە لەو ساڵانە من کۆمەڵە گوێنم لەلایە پێم خۆشە بێک و سێری میێنانە بکەین بە دوێنی تایە لە کاتی باڵین دروستکردنی ئەم پەیکەرەیە وەکی ساڵی هەشتاکانە ئەمە و کاتێکە
پەیکەرەکەتان داناوە. ئەمە تەواو بوو لێرە بە چیمەنتۆیە بە سلنگ بەرزم کردوتەوە لەسەر ئەو قاعدێ دامناوە. بەڵێ ئەمە لە کاتی ئیشکردنە چیمەنتۆکە دام ڕشتووە ئەمێ بەڵێ. پاچی کەینەوە ئەوە تا لێرە شەهید ڕێبوار سعید پەیکەرساز تیا دیارە و خوێنکارەکان کە یارمەتیان داوامی پەیمانگە هەمویان تیا دەرەکەون لێرە وێنەیەکی ئەمە جوانە. ئەو وێنێ بەڵێ. ئەمە ژوێنەیەکی تر هەر کاتی پەیکەری ئەمە پیرەمێردە کاتی خۆی کە چیمەنتۆ بوو دایمە تەڕمە کرد پەڕۆم پیاوە بۆی هین بە قووەت دەرچێت چیمەنتۆی سپی بوو ئەوسا ئەم کەرەسانە هەبوو ئاگامان بەڵێ. لێبێت. مامۆستا تۆ جگە لەم پەیکەرە کۆمەڵی کاری تر کردووە کە لەسەر شەقامەکانی سلێمانی دانراوە یەکێک لەو کارانە ئەمە پەیکەری یا با بڵێن فولکەی کۆتری ئاشتیە بەڵێ ئەمە کە لە بەردەم لە سلێمانی بەردەمی پاڵاز سلێمانی دانراوە. پاڵاسا دانراوە پەیکەرەکە خۆی ئەم مینە هەبوو ئەم بازنەیە هەبوو وەڵاوتم حەزەکەم من معنایەکی کەشی پێبم هاتم ئەو کۆترم تیا کرد لەگەڵ کاکفوادی ئاسنگەر بەڵێ ئەو شیش و شتەکانی بۆ خوارە کردم و منی ژووردەوردە بە چیمەنتۆ ئەو کۆترم تیاداناوە ئەو تا ئەو ساش خەڵکەکە بە دڵی بۆ شتێکی جوان کارێکی جوان و تام ساڵانەیە خیریش مابوو نێشێکی تر لەو کارانە دیارە فولکەی دەستاڕەکەیە ئەمە دەستاڕەکەیە ئەم لە فولکەکەی خوارەوە دانرا بوو. بەڵێ ئەمەش لە خوارەوە دانرا بوو وەڵام من مۆدێلێکم دروست کرد بوو هینی دەستاڕەکە ئاوا دام نەنا بیرم کردەوە کە ئاوا داینێن بۆ وەکو مۆنومنتێک دەرچێ دیارە تۆ کار زۆر کردو مامۆستا کاری زۆرترت هەیە ئەمەش یەکێکی ترە لەو کارانە ئەم دیواربەندە ئەوە کوێیە کاری ئەمە لەبەر حەدیقەکە بوو لەبەر حەدیقەکە باخی کردمان گشتی. 12 سوارە بوو ئەوەش هەموو یارمەتیمانە و خوێنکارەکان ئەمێنەیش تۆ جەنابی هونەرمەندی خۆشەویست کاک عەبدولی حەمەد جوانە بەڵێ ئەمە کاک لە بەردەم عەبدوڵە پەیکەری کاک ماجید کاک ماجید شەهید کاک ماجید لەگەڵ براکەی کاک عەبدول هونەرمەندی ناودا ئەو پەیکەرە جەنابە دروست کردووە بەڵێ، ئەو بەڵێ. کوێم لە ئەم کوێدانراوە بەردەمی کۆمەڵی هونەرە جوانەکانە بەڵێ، بەڵێ. هەر لە سلەیمانی ئەم وێنەیەش وێنەی پەیکەرێکی جەنابتە نووسەر و ڕۆژنامەنووس عەزەدین فەیزیە بەڵێ ساڵی 98 ئەمە کراوە بەڵێ پەیکەرەکە پێما بێ لە هەولێر دانراوە بەڵێ نووسەرێکی گەورەیە لەگەڵ ئەوە کاک ڕێبواریش دیارە شەهید حەما عومەری شاعریش بەڵێ. دیارە تیا ژەنەراڵی پاییز لەگەڵتانەوەستاوە لە وێنەیە ڕۆحی شاد بێ سواس لەگەڵ کاک ڕێبوار ئەم وێنەیە بەداخەوە. پەیکەری مامەڕیشەیە ساڵانێکی زۆر ئێستاش هەر پێوتێ فولکەی مامەڕیشە جەنابیشی لای پەیکەرەکەی بەس پێما بێ ئەوە تۆ دروست نەکە. ئەمەش هەرینی کاک ڕێبوارە شەهید ڕێبوار سعید شەهیدی پەیکەرساز کە ویستی بڕوا بۆ ئیتالیا بخوێنێ دوای پەیمانگە ئیترەوە بوو لە ڕێگا ئەو تووشی ئەو ڕووداوە بوو بەداخەوە. ئیشەکە ئیشی ئەو بوو منیش یارمەتیمە لەگەڵ یا بەڕاست زۆر ڕاست دەستەکانی خۆش بێ پێم خۆشە بێکەوە لە دوایین بەشی بەرنمەکە بچینە لای ئەو ڕیلیفە و دیواربەندە سێریشی ئەوەش بکەین و باز لە وردەکارێکی و مێژۆکەی بکەین فەرموو. مامۆستا لە بەپێ ئەو کارانی کە جەنابەت ناوە ساڵانێکی زۆرت لەم بوارەیە قاڵ بوویتەوە لە شەستەکان لە هەفتاکان کاری زۆرت کردووە لە ئیتالیا لێرە ینی بەڵام جۆرێک لە نازانم بڵم لە خامۆشبوون یا لە زۆر دەرنەکەوتن لە بەتایبەتی لەم ساڵانی کۆتایی لە ژیانی توێ هەیە ئەو قسەی هونەرمەند پەیکەرساز هادی زیادینین بیرکەوتەوەڵێ ئێمە لە باشووری کوردستان پەیکەرسازی گەورەمان هەیە کە لە کارەکانیان لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەکرێت دەنگ بنەوە دیارە و ناوی جەنابەت دێنێڵەوەکو هونەرمەند دارا حەمەسەید بەڵام دیارە خامۆش بووە یان زۆر دیار نییە تۆ خۆت لەسەر ماڵێکی بەڵێ ساڵانێکی تۆزە لەمەوە پێش چەند ساڵێ لەمەوە پێشکاک هادی و جەماعەتێک پەیکەرساز و هونەرمەند هادن سەردانیان کردم لە ماڵەوە ئیشەکانیان دین و ئەمانە دیارە و قسەی لەسەر و بناغەیە کردووە بەنسبەت خامۆشبوونی شۆڕازە فەرمێ ئەو ئیشان جوانانە کە کرێ ئەبێ پاڵپشتێکی هەبێ و هەنینێکی هەبێ بۆی دەرکەوێ و زیاتر بەیاخی پێبن بەڵام ئێمە خۆمانۆکو عێراقیەک و وەکو کوردێک ئەزانین کە
بارودۆخی هوەر و هەتانەن زانست و ئەدەبیات و ئەو شتانە تۆزێک یعنی قورسە بەنیسبەت بە تایبەتی کوردەوە ئیتر لەبەرەوە خامۆشیەکە ئەوەیە نەک من لەوانەیە زۆربەی زانا و هوەرمەند و ئەمانەش هەر زۆر ینی بە شەرمەوە دەرکۆن یان نەتوانن دەرکۆن ئەوە زیاتر هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوە. دەستەکان خۆشە مامۆستا من پێم خۆشە لە دوایین بەشی ئەم بەرنمەیە سێریکی ئەم ئیشی جەناب بکەم دیواربەندە کە لێرە لە بەدەرکی سەرادانراوە دیارە ساڵی 1966 لێ نووسراوە کوردەواری دارا حەمەسەعی پێم خۆشە خۆت باسی بیرۆکەکە و ئەوەی کە کێشاوتانەوە شێوازی دانانەکەی و بیرەوەریەکانی ئەو ساڵانی کە ئەمیشت کردو ئەم ئیشە هەمان پرۆژەی نۆژەنکردنەوەی ئەم گۆڕەپانەیە کە لیژنەیەک بووین لە وابزەم لە شارەوانی و پارێزگاری سلێمانی کە ئەمە زیاتر دیزایانی هەموو گۆڕەپانەکە وابزانم کە عومەر مەحوی جەنابی کێژینی کردبوو ئیتر منیش یەکێک بووم لەو لوژنانە هەمان یەکێک لەو کارانە ئەم ئیشێ بوو ئەمە وەکو شتێک بڵێن شتی کوردەواریە وەکو مەسەلا ئەوسا بە گاجووتیان کردو و مەسەلا کۆتربازی تایە مەشکە ژەنینی توارچاکی ئەسپیتیایە و شتی مۆدێرنیشی لە دواییاتایە اینجا ئەمە تقریبان بە درێژایی 9 مەتر کردووە 2 مەتر ئەم کرد و لێرە بەس لەبەرەوەی مەواد و شت نەبوو هەر بە بۆرەک دامڕشت و هاتووم خستومەتە ناو ئەم ژوورەوانە تێگەی لە ناو ژوورێکی چیمەنتۆی کۆنکرێتیایە کە باران لی ناو ئەم سوچێشمان بۆ داناوە و تا ئێستا ماوەتەوانەوە ئیشێکی داهێنانی جوانی تایە وردەکارێکی زۆری جوانە تا ئیم ڕۆشتیا ئەو شتیانە تیا بەدیەکرێت دەستەکانە خۆش ئەم کارانات کە لێرە دادناون و کارەکانی تریشت هەمیشە جێگەی شانازی ئێمە ئەمڕۆ زۆر مانومان کردی مامۆستاجان تەمەند درێژبی چاومان ڕوون بوو بە هیوای کاری نوێ تەندروستی باش بۆ جەنابەت هەمیشە بەردەوام بیست پاسانەکەم سپاسی بەڕێزت دەکەم کە زۆر ماندوو بووی لەگەڵ ئەو کامێرەمانە هونەرمەندە بە ڕێزانەکە لە پشت کامێرەوە لە پێش پشتپەردەوە ئێمە ئەیان بینین بەڕێستان نایبینێت سپاس بۆ هەمووتان زۆر بەڕاستی هەرکتان کێشاوی شێکی جوانەکەن مانومان کردی خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکە